باشا عزیزانی ئارام ئەحمەد سڵاو ڕێز و حورمەت بۆ هەموو لایەکتان هیوادارم کە زۆر باش بن. ئابزانم عینشی تڵبیشتم لێت وەکو عینشی ئەویتر ئەو چیە براوانە ڕۆکە پیسەوای نەکەش ئەوە چییە کاکە ئاخاڵە چۆن باشن هەموو شتێ باشە وە ئەم شەوتیان یاریشتە لەبەرەوە لایڤەکەم هین کرد لایڤەکەم نەکرد تم قەینا داینم بۆ تۆزە پێشتر یەخم با بڵێن خێر بن خۆشەویستان. باش بەخێر هاتن هەمووتان بەخێر بێن سەر چاو لە بە خاتی کاکسیوانیش بە ئەم هینە لابین کاکە وڵی کاسیوان ئەمەی تۆیەکی زۆڵ ماڵی ئەوە لابەکە کاکە ئەوە لابێ وەڵی ناخورێک ئەوێت ئێتە سەرەوە کاکە آخر ناکرێت کاکە ناکرێت سەرعاتەکەم لێت تێکمێن یاخوا عیفەتی بەڕۆڵە یاخوا ڕۆڵە عیفەتی بێ بە قوربانی ئەو دڵە بم کاکە ئارام ئەحمەد یەکێتی و پارتی بە قوربانی یەک سەعاتی بێ ئارام ئەحمەد باشە و دەبە خاتی کاسیروان ئەوم لابرتم بە حکومی لێم لە ئەوڵە چی بکەین کاکە پەلەمەکەن ئێستاش نێ سەر عەسڵی بابەت ئەوە چییە کاکە ئەوەش تەرتیب بکەم ئاوا بێت وەڵاهی نازانم کاکە ئەلجەماعەت چۆن قۆزم بەڕاستی ئەدە پێم بڵێن ئێوە کێ هینە ئیستاتیکای بەهێزە باش عزیزان ئەم شەو بابەت لەسەر یەکێتی و لاهوری شێخجەنگی و ئالەم بابەتانێ قوربانی تۆ بن کاکە ئاکەی هەر بژی بە ساقە بم چاومانە کەلاریەکان ئەم شەو کۆمەڵی قسەکەین ڕاستیەکەی لەبەرەوەی کە ئەم یەکێتی و پارتیە لە شەسەکانەوە هەمیشە لە سەراعی کێشمی خۆ نەویسیویانە خەڵک بەکار بهێنن و هەمیشەش خەڵکیان گەمژاندووە بەڵام بەڕاستی ئەوە من نیم کە بگەمژێم بە یەکێتی و پارتی من تەمەنم 16-17 ساڵ بووە کە یەکەم جار کۆمەڵە بووم با بڵێن لەو کاتەوە زانیمە کە یەکێتی چییە و پارتیش چییە هەر لەو سەردەمانەیشە لە دوای 6 مانگ عەسڵەن قەناعەتم پێیان نەبوو هەتاوەکو ئێستا باش ئەمانە بخوێنێتەوە بەڕاستی خۆشەویستان. جا خۆشەویستان یەکێتی وازانەیە ئەم کوردە بە شاخەوە سێپەڕەی خواردووە شەوەری خواردووە خۆ زانش سێپەڕە و شەوەر چییە ئەوەی کە ئەسپ و چوزان مەڕ و مەڵات ئەیخوا بەڕاستی ئەم یەکێتیەوە ئەزانێ خەڵک بەڕاستی خەریکی سێپەڕە خواردن و شەوەر خواردن باشە هەموو کورد بەلایەن گرە زەبوونەکانی خۆی تێگەیشتووە کە ئەوەی هەیەە و نیانە هەڕاجیان کردووە لە پێناوی پەرژەوەندی تایبەتی خۆیانەوە پێی وایە کە هەموو کورد وەکو کۆیلەکانی خۆیانە هەستاوە دوێنە و پێرێ یەک ئاوا مشتێک بۆ درەی هەڵاوە ئەلەسات ئەیکاتە چاوی ئێمەمانەنە یا چاوی خەڵکەوە باش نییە ئیتر لەوە تێناگەکە ئێمە عینەکمان لە چاوایە کاکیشیان بۆ درە کاری تێناکە ئێمە دەمێکە لەوە تێگەشتن کە باوەڕ بە بۆ درەی پارتی وێشێتی نەکەین خۆی تەمام قەوانە تەواو کۆتایی پیاتوە ئێمە ئەوە تێگەیشتوین کە خشەیەک بێ ئەگەر هیمار بێ ئەزین کە هیمارە و ئەگەریش هینی گەڵا بێ ئەزین کەی گەڵایە هەمووتان ئەزان خۆشەویستانی ئارام ئەحمەد ساڵانێکە شێروانی لەلایەن پارتی و پاراستنەوە زیندانی کراوە لەسەر ئەم کەیسە زۆرترین قسە و باسمان کردووە خۆشم دەیان جار باسم کردووە لایڤم کردووە نووسینم نووسیوە باش نییە و هەمیشە شەڕی ئەو جەلادانم کردووە کە دەرهەق بە شیروان شێروانی
ئاوایان لەو ئینسانە و لە کۆمەڵی خەڵکی ترکە لە بادینانە باشە بەڵام لەم ساڵانەدا لەو کاتەوە کە کەیسی شێروانی ئەوان هاتەتە بوون و ئەوەی کە زۆربەی زۆری بادینانیەکان لە ڕێگەی چەند کەسێکەوە کە لە ئەوروپا ئەژین و وەسی خوڕیەکەن لە حەقیقەتە و نهێنیان درکان بۆی پاراستن ئەوانە زیندانیکەن ئەوانی بادینان بەڕاستی بە تایبەتی کەسێک لەوانە کە دایمە بە بادینانی لایڤ دەکاتەوەە وایان لەو گروپە کرد لەو سەردەمانە یەکێتی چونکە شەریکە دزی پاتی بنەماڵی بازانی بوو چونکە قوبا تاڵەبانی خۆی لە خزمەتی ئەو کەسەدا بوو کە شێروانی بەو دەردەبرد مێدیاکانی یەکێتی بۆی یەک جاریش باسییان نەکرد و بچووکی هەڵوێستیان نەبوو لەسەر ئەوەی کە لە بادنان ڕۆیا خۆشەویستە من خۆم لەو سەردەمانەیە کە شێروانی ئەوان لە زیندانان ئاوایان لێکرا چەندین جار پەلاماریشێتیمدا باشە لە کاتی خۆیدا کە وتم شەهامەتی ئەوەیان نییە ئەو ستەمەی کە دەرهەق بە شێروانی و ژیراوانی بادینان ئەکرێ قسەیەکی لەسەر بکەن باش نییە ئەم سەرانی یەکێتی و پاڤڵ و قوبا تاڵەبانە نیانێژ یەک کەس لە میدیاکانیانەوە بێن ڕەخنە لە پارتی و لە مەسول بازانی بگرن کە بۆچی ئەوانی بادنێنن بۆ دەردەبرد و ئاوایان لێکردن کەچی دوای ئەم یەک دوو ڕۆژە دوای مانگتنی شێخ لاهور و هاوڕێکانی هاتووە ئێوێ دەمی لاری خۆی بە شێروانی ڕاستکاتەوە یە تازە باسی شێروانی بۆکە جا من بۆیە ویستم قسە بکەم بۆ ئەوەی کە تێ بگەن یاری یەکێتی و پارتی چۆنە بەرامبەر بە خەڵک ئەیکەن با بە کەرکوک فرۆشرا کەرکوک ڕۆی کۆتایی پێوە کەرکوک بە قوربانە بم کەرکوک سلێن جا تاڵەبانە کۆتایی پێات و ئێوە کۆتا ئەوە تا ژنەکە هینەکەی کردو ئەوەی گورگەکان ژنی محافزەکەی کەرکوک ئەوەی ڕەمزی گورگە بۆرەکانەیە ئەوەی گورگەکە ئەوەی کردو پیشامانە پێمان ڕابێرن کاکە پاوڵ تاڵەبانی ئێمەی کرد بە پەن کوردی کرد بە سینەما لە کەرکوک ئەوە قوربان وازەوە بێن چاوەڕاستەکەین بەرحەڵ هەڵبەتە هەمووتانە بێ ئەو ڕاستیە بزان کە ئەمە لەبەر خاتری شێروانی نییە لە بڕوابوون بە ئازادی و بە زوڵمێک نییە کە دەرهەق بە شێروانی کراوە باڵکو ئێوێ بیکاتە چەکێکی ڕزی و یان شمشێرێکی دارینە لە دادروست کراو بەرامبەر بە کەیسەکەی لاور شێخ جەنگی کە ئەم دوو سێ ڕۆژە وروژێنراوە ئەمەش دیسان جۆرێکە لە زەبوونی و جۆرێکە لە دۆڕاندن و چاوزەربوون لە حقیقەتە جارێ بۆ کەسێک هێندەی کەناریەک عەقڵی لەسەرا هەبێ هێندەی قورسایی مێرولەیەکی شەرەف و ئەخلاقی هەبێ لەوە تێئگا کە مانگتنی لاهور و پۆڵاد و ئەوانەی تر لەبەر ئەوەیە کە حیجز کراون حیجز بەڕاستی ئەمانە حیجزن کاکی جان باشە ئێستا بۆتان باسەکەم کە بۆچی ئاوایە کە یاسایەکی درۆینە و دادگایەکی درۆینەی بەعسیانش بەڕەوان نازانن بۆ ئەم جەماعەتە لە ماوەی ئەم هەژمانگەی ڕابردووە باشە ئەمە بۆقی کارەساتەکەیە کە پەلاماریان داون کوشتونیان گرتونیان سوکاتیان پێکردوون باشە لەسەر و هەموو ئەم لەسەر و یاساوە بووە کارێکی مافیایان و چەتەیانە بووە چونکە بەڵگەیان لەسەریان نییە هەژ مانگە لە زیندان دایان ناون نیان بنە بەردەم دادگایەکی درۆزنانەیش وەکو ئەوەی پارتی بنمونە کە شێروانی ئەوانی پێ دادگایی کرد هەر دادگایەکی درۆیی نەکاک یان بەعسیانە بەڕاستی کاکە بۆیە خۆشەویستانی من ئەمێ لێرەوە بە یەکێتی و بە هەموو خەڵک بڵێم پارتی هەرچی بێ شێروانی و هاوڕێکانی چەندین جار بردۆتە دادگا لانیکام ئەو زەحمەتەی بەخۆی داوە کە کۆمەڵێ فایلی قولابی و درۆ بپێچێتەوە و دادگا و دادوەری پاراستن و خۆفرۆشی هێناوە و هەموو یاسا و ڕێسایەکەوتە ژێر پێڵاوەکانیانەوە بە پێی ئەو یاسا جەنگەڵە حکمی شێروانیان داوە باش نییە ئێبایەکێتیش وەکو بەعس هەر وەکو پارتی هەمان یاری بکە لاهور و هاوڕێکانی بباتە بەردەم هەمان دادگا و کۆمەڵێ فڕوفیشاری وەکو پارتی و بەعس بیکەن بە تاوان و بیخەنە پاڵیان و قەرەقوش ئاسا کەیسەکان یەکلایی بکەنەوە ئێبا ئێوەش ئەوە بکەن بەڕاستی کاکە یەکێتی ئێوەش ئەوە بکەن وەکو پارتی بنمونە پارتی کردی کاکە ئێستا دادوەر چییە؟ دادوەر چییە؟ دادوەر پڕ لە فەسادی لەم شانی ترا باسی کۆمەڵێت دادگا و مەلەفێکی ئەو شێرکۆیش ئەەکەم کە هینی ئەوەی مەڵبەندی سێمانی مەلەفی ئەخلاقی ئەوانە هەمووی بۆتان باسەکەمانیش دادوەر چییە کاکە؟ ئەوەی دادوەر لە هەولێر و بەدنانە هەیە پاراستنە کۆیلەی بنەماڵی بازانیە مەسئول بازانی تەلەفۆنی بۆکە ئەڵێ ئەوە حکم بدە ئەڵێ بەسەر چاو ئەڵێ حکمی مێ ئەڵێ بەسەر چاو لە سێمانی شەر بە هەمان شکل باشە بۆیە باەکێتی خەڵک بەکەن نەزانێ وەوان نەزانێت کە ئێمە نازانین یاریەکان چۆنە بەڕاستی بۆیە ئازانی ئارام ئەحمەد بە ویژدانتان سوێنتانێ ئەو کاتە قوبا تاڵەبانی جێگری مەسئول بازانی بوو باش نییە کە شێروانی ئەوان خەنە زیندانەوە بە بەرچاوی قوباتەوە
مەسعود بازانی شێروان شێروانی و گروپێ لە گەنجانی بادینانی خستە زیندان و بە حکمی قەرەخوش حکمیدان باش نییە دادگایەکی گاڵتەجاری دانا هەم پارتی و دادوەری ئاڵقەلەژێی و بەعس ئاسا و بەعس عەقڵی هێنا باش نییە و هاتن حکمی ئەو گەنجە جوانی بادینان پێدا هیچ شێروان شێروانی بەڕاستی ئەمە ستەمێک بوو ئەمە زوڵمێ بوو کە مێژووی پارتی هەروە بووە لە حقیقەتە بۆچی ئەو سەردەمە کات قوبا تاڵەبانی قسە نەکرد زەحمەت نەبێ قوبا تاڵەبانی ئەو سەردەمانە بۆچی ناڕەزایەتی دژی مەسعود بازانی دەڕنەبڕی کە بڵێ کاکە بۆچی ئێوە ئاوا ئەکەن دەرهەق بە شێروان شێروانی بۆ ئەو کاتە گڕێە هادە و کاتە زیبکە دەرەکرد بە قوربانێ بم دەموچاوت لێ و تامێس یەگەرە و کاتە قسەی کردایە بە مەسعود بوتای ئەلە مەسعود بازانی تۆم کوڕانە بۆچی کردو کاکە خەڵکی بادینان ئەم شێروان شێروانە بۆ خستە زیندانە دەخۆتەوە هەردەقە نادەقەی 6 مانگ ئەهێنی حکمێتی و بۆی تازەکەیتەوە ئەی بۆ قسە نەکرد کاکی گیان کاتە پاڤڵ تاڵەبانی ئەو کاتە بۆ قسە نەکرد زەحمەت نەبێ ها بۆچی ئەو سەردەمانە یەک مێدیاتان باسی نەکرد و هەمووتان کردە قوربانی شەراکەت بوونتان لەگەڵ پارتی مەسعود بازانی بنەوەڵی بازانیە باشە یەکێتی خودی پاڤڵ و قوبا تاڵەبانی لە کەیسی شێروان شێروانی و هاوڕێکانیانە بەشدارن و تاوانبارن هەتا لە تیرۆرکردنی سەدر عوسمان و وەداد و ئەوانە تریشتە هەر تاوانبارن بەڕاستی باشە چونکە ئەڵێ بەشدارن چی بەشدارن بە بێدەنگی باشە بە پاکانەکردن بۆ پارتی چونکە بە پێی هەموو حکم و عرف و عادەتێ بێدەنگ بوون بەرامبەر بە تاوان واتە ڕازی بوون بەڕاستی یەکێتی بەرامبەر بەم هەموو تاوانەی پارتیانانی پارتی ڕازی بووە چرکەی لێوە نەهاتووە لەبەرەوەی شەریکی بووە تازە چێ بۆ بەغا تازە هاتووە ئەڵێ شێروان شێروانی مانی گرتووە و ئەم ئیدعایە ناکە بەڕاستی تازە ئەمە ئیشەکانتی ئەمە بۆ خۆی منی هێنایە قسە بەڕاستی ئەیشتەوێ ئێمە بڵێن وەڵا ڕاستەکەی وەڵا لە ڕووی دڵسۆزیەوەیە ئەم عەقڵە ئازیزان لە شەستەکانەوە کە ناوی جەلالی و مەلاییە کۆمەڵگای ئێمەی گەمژە کردووە وەکو دوونی بە قوربانی ئێوە دیقەت بدەن خۆشەویستانی ئارام ئەحمەد حتا پارتی بنەماڵی بازانی ئاوا میدیاکانی پارتی کە باسی مانگرتنی لاهور و پۆڵات و هاوڕێکانی ئەکەن لەبەر ئەوە نییە کە ئەوان بڕوان بە ئازادی سیاسی و بە دادگای سەربەخۆ و بە دادی کۆمەڵایەتی هەبێت ئەویش کەیسەکە دژی یەکێتی ئەجوڵێنێ ئەمە کێشەی ئەم یەکێتی و پارتیەیە کە خەڵک ئەکەن بە قوربانی بەڕاستی هەردوو لاکەیان ساختن هەردوو لاکەیان دێوجامن هەردوو لاکەیان درۆزنن بەڕاستی ئەمە بۆ خۆی دەردەکەی ئێمەیە ئەمە کێشەی ئێمە ئازانی ئارام ئەحمەد خۆ ئەگەر کورد با بڵێن پەتی بیری قرچۆک بێ و زوشتی بیر بچێتەوە بەڕاستی ئارام ئەحمەدی بیر ناچێتەوە هیچمان بیرمان ناچێتەوە کاکە ئەرێ ئازیزانی ئارام ئەحمەد خودی پارتی خودی نێچیرەوان بازانی بە پێی یاساکانی حکومەتەکەی خۆیان دیفاعی نەکرد لە پاڤڵ و قوبات پشتی لاهوری نەشکان کاکە خۆ ئەوەی کە لاهوری بەو دەبێت پارتی و بنەماڵەی بازانی بوو کاکە ساڵانێک بوو پارتی و بنەماڵەی بازانی پەیجەکانیان هەموو تیرەکەنیان لەسەر سنگی لاهوری شێرجەنگی بوو کاکە باشە بە هەموو توانایە لەگەڵ پاڤڵ و قوباچوونە یەک سەنگەرەوە پاڤڵیان لاهوریان بۆ دەردەبر کاکە خۆمە هەمومان ئەو ڕاستی ئەزانین بۆیە ئێسێش کە میدیاکانی پارتی ئاواکە لەبەر بڕوابوونی بە ئازادی نییە لەبەرەوەیە کە دژی یەکێتی بەکاری هێنێ یەکێتی کە باسی بە نمونە باسی سەردەشەکایە باسی شێوەشێوانەکە لەبەر دژی پارتی بەکاری هێنێ یعنی بە قوربانیەکانەوە ئەمانە باسرگانیەکەن بە قوربانیەکانەوە شەڕی یەکتر ساخەکەنەوە لە ڕاستیە لە بەرامبەر یەکترا ئەمە بەڕاستی کێشەکەی ئارام ئەحمەد و ئەبێ خەڵکیش لەمە تێبگا بەڕاستی کاکیشە ئەوایە ئەوانە کە بە یەکەوە ئەدزن و ئەخۆن یەکگرتوانە هەمومان دژمانن کاتی ئەکەونە شەڕە دەنووکی خۆیان ئینجایەن لەسەر کەیسی قوربانیەکان شەڕ لەگەڵ یەکترا ئەکەن باشە لە هەردوو لایشە بەس ئێمە زەرمانە خەڵکی ئازادی خۆش بەڕاستی زەرەریتی ئەوەیە خودی نێچیر لە ماوەی 2 کاتژمێرە یاسایەکی دەرکرد واژۆی کرد بۆ لادانی پاڤڵ و قوباد و عەفو ناویشیە لاهور و پۆڵات و هەر هەمی خستە ئەولا بۆ پاڤڵ بۆ قوبات تەواو مەسعود بازانی ئەو سەردەمانە سەرۆکی حکوومەتی هەرێم بووە چونکە قوبات لە خواریەوە دائەنیشت بە یەک وشە دژی بەربەریەت ئەم بەربەریەتە قسەی نەکرد کە دەرهەق بە لاهور کرا باش نییە دەرهەق بە لالەزار کرا بۆ هەموو گەنجە کرا کە کوژران کە بریندیان کە سوکاتیان پێکرا بە شەرتێ لاهور ئەندامی ئەنجومەنی ئاسایش بووە لە حکوومەتەکەی مەسعود بازانیە 120 دانە پاسەوانی هەبووە دیسان مەسعود بازانی چرکەی لێوە نەهات یەک نازەتی دەر نەبڕی ئازیزانی ئارام ئەحمەد ئێستا ئاوایەت
ئاوای قسۆتە گەڕ و قساکە مەسوول بازانی ئێستا ئاوایەت شێڕەشێرم بۆکە باسی کەسی مەسوول بازانیەکە من باوەڕی پێ بکەم ئەمە ژۆک و ئەوەیەکی کاڵتە جارانەیە بەڕاستی خۆشەویستانی ئارام محەممەد من ویستم ئەمەتان بۆ ڕوون بکەمەوە کە ئەم دوانە چ درۆزنن لە بەرامبەر خەڵکی ئازادی خوازە کاکەژێن هەردووکیان ساختن عەزیزانی ئارام محەممەد هەردووکیان ساختن ئێستا من بەش بە حاڵی خۆم ئەگەر پارتیەک ئێشێتیەک بڵێ وڵای ئارام محەممەد ئەو شتە باشە ئەوە یعنی من خەلێکم تایە باشە بۆیە پارتی ئەڵێ ئەو شتە باشە دەستخۆش ئارام محەممەد ئەوە یعنی من کێشەیەکم هەیە لاکەدا بۆیە پارتیەوان پێڵێ یەکێتی جوان پێ بڵێ هەر بە هەمان شڕباسی بۆ جۆرەیە کەواتە خەڵک ئەبێ هوشیار بێتەوە و ئەبێ خەڵک مەڕ نەبێ بەڕاستی ئەبێ هەڵدا لەم دوو بەرداشەی پارتی وێشێتی کە عەقڵ و بێکردنەوە و لۆجیکی تیان نییە بە هیچ جۆرە بەڕاستی هەردووکیان درۆزن خۆشەویستانی من بەڵام وەکو وتم پارتی شێروان شێروانیەکان ئەگرێ دادگایەکی ڕۆتینی بەعس ئاسایی بۆ دائەنێ باشە و پارتی چەندین دادوەری وەکو بەندەرەکەی بەعس کاتی خۆی کە ئەیوت ئەمپۆلە ئەوە لە سیناریۆیەکە کۆمەڵە دادوەر و پارێزەر ئەهێنێ لە هۆڵێکا کۆیان ئەکاتەوە قوربانیەکە حکم ئەدا یەکێتی بەرامبەر بە کەیسی لاهوری شەرجەنگی ئەمەش ناکا بەڕاستی بۆ چونکە ناتوانێت دوو درۆژڕێک بخایەکێتی دژی ئەوان لە حقەتە شاسواری هێنا هەموو تەلەبیتانە ئاجزانی ئارام محەممەد شاسواری هێنا دوای چەند ڕۆژێک بردێ دادگا حکمیدا دوای کە شاسوار تەسلیم بوو بە جاشی یەکێتی بۆ نمونە وتیان فەرموو ئەوە خواحافیزی بێت بڕۆ بەلای ئیشی خۆتەوە لە کاتێکا 120 دانە داوای لەسەرە کە خەڵک شکاتی لێکردووە خۆشەویستانی ئارام محەممەد بۆیە ئەوە 8 دانە مانگە لاهوری شێرجەنگی حیجز کراوە دادگای نەکراوە ئەمە جۆرێکە لە هەوسا پچراوی و جۆرێکە لە بەڕاستی نەکرد بە یاسایی هەر بەڕاستی بربەریەتە لە خۆشەویستان بابیجان جمهوری ئیسلامی بەعسیەکان پارتیەکان فاشستەکانی سەردەمی چاوسیسکۆ حتا سەردەمی نازیەت قوربانیەکان کە ئەگیران ئەیان خستنە زیندانەوە دادگایەکی ڕۆتینیانە کرد و ئەنە بڵە خۆ حەفستان بێت پاڤۆڵ و قوبات ئەوەش بە لاهور و گروپەکەی ناکەن کاکیژە باشە تازە هاتووە باسی شێروان شێروانی بۆ کات تازە باسی ئەوم بۆکە ئەوەی شێروانی گیراوە بەڵام ئێوە کوشتان ئێوە کردوتانە خۆ پارتیش لە گوندی کەڵەکن هەر ئەوەیە کرد بەڕاستی ئەوە باشە ئەی بینم ئەها سەری یەکێتیکەن چیەکە لە کۆمەڵە و دیموکراتەکان خۆشەویستان ڕۆژ نێری نەدرێ ئەوە تۆ وازان چی ئەوواکە بەرامبەر بە کۆمەڵە لەسەر گوێز و بە لە سووداش و لە کۆی و ئەلم بابەتانە هەرم ئیشی یەکێتی بە شازایت هەموو یەکێتیە ئەوە لەسەر خەتە لەگەڵ پازاری ئێرانیە ئەڵێ لێیان بدەن ئاوایان لێ بن لەویا بن لەویا بدەن هەموو یەکێتی بۆ شارەزایت هەم کاکیجە یەک داینێکە یەکێتی نەبێت ئەوە بێنە پێچای خۆت حتا ئەوانەی هەولێریش هەموو یەکێتیە ئەوەیە یعنی ئەمە بۆچی یەکێتیە لەبەرەوەی ئەگەر یەکێتی نییە دۆستی ئێرانە یەکجار تاوەکو ئێستا نازەتی دەرنەبڕیوە بڵێ من جمهوری ئیسلامی من ناڕزایەتی بڕم بەرامبەر بۆی کە تۆ لە باشووری کوردستان ئاواکەیت یەک قسەی نەکردو لەم بارەوە کەواتە خۆیەتی سەری مارەکە بەڕاستی ئەوەیە بۆیە ئازیزانی ئارام محەممەد کورت و کرمانجی بڵێم قسەی من لەسەر ئازادکردنی لاهور و ئەوان نییە بەڕاستی ئەوەی لەسەر ئەو قسە قۆڕەیە کە لە باشوور ناویە ناوە یاسا حکوومەت زۆر بە زمانێکی ئاسایی پێتان دەڵێم هەر کەسێ لە پارتی وێشێتی ئەگەر بە ئێوەی وت حکوومەت هەیە یاسا هەیە دادگا و دادوەر هەیە تەنها بڵێن هۆش بەس ئەوەی پێ بڵێن بەڕاستی ئەگەر بەمەش نەوەسا هەر قسەی کرد حتا ئەتوان وەکو چۆن خامدا ئەدڕی ئەوە یەک جرتیان بۆ لێبن بەڕاستی یەکشی نەجرت باشە بۆیە ئەوەی کە دەرهەق بەلا لەزار کرا بەعسیان نەبوو وەکو ئەوەی پارتی وا بوو کە لە گوندی کەڵەکن کردی کاکەجان بەرامبەر بە سوچیەکان باشە ئەو کاتێش ماڵتان ئاوا بێ یەکێتی هەر هیچی نەوت ئەوەش ئەزانم ئەم پارتی وێکێتیە هێندە داماڕراون لە ئەخلاقی ئینسانی ئەگەر پێشیان بڵێن بەعسی شانازی بە بەعسی بوونەوەکەن چونکە هەموو ئایدیاکان و هەموو دینەکان هەموو فکرەکان وە کۆمەڵگا لەسەر چەمکی ئەخلاق ڕاوەستاوە باشە تۆ کە ئەخلاقت نەما وەکو تاک وەکو حیزب وەکو ڕێکخراو وەکو هەرچی ئیتر تۆ کۆتایی پێهاتۆ بەڕاستی باش نییە جایشێتی و پارتی دوودانی ئاون خۆشەویستانی ئارام محەممەد تۆ 8 مانگ بەر لێ ئێستا وەکو گروپێکی مافیایی هەڵبەتە ئەگەر دڵترین مافیا لێم قبول بکە یا لێم عاجز نەبێ ئاخر خۆ عاجزن مافیاکانیش کۆمەڵە پرەنسیپیان هەیە کۆمەڵی ئەخلاقیاتیان هەیە بەڕاستی ئەنی وەکو یەکێتی و پارتی نین مافیاکان کاکەم مافیا کۆمەڵی ئەخلاقیاتی عاجزانی ئارام هەر لە خۆ کۆمەڵە شتێن نایکە لە واقع بۆیە لەو کاتەوە وەکو کۆمەڵە شەوکوت دایانە بەسەر ئەولا لە زارەیە ئەوەی کوشتیان ئەوەی شادیانەوە ئەوەی گیرە هەتا ئێستا یاسا و دادگایان نەبینیوە و دوو قسە لەسەر کەیسەکەیان نەکراوە باشە
پاڤڵ وەکو پیشەی هەر هەمیشەیی کاتی خۆی کەوتی مەحەشی تەمەتیڵ مژار خوارد و کراوم کە هەمووی دۆ دەرەسە بوو ئەم جای وتی وەڵا هەوڵی کوشتنم درراوە اینجا کابرایەکی خێل و خواریان هێنا ئاوای کردبوو ئاواهێنان ئەم خێل و خوارە کومبارێکیان خستە بەردەسی بندەسی وەڵا ئەمە بەو قەناسە ڕوشە ئەو بانە ویستێتی باما لە ماڵی لە پاڤڵ ترۆرکات و ئەم چاو خێل و خواریان هێنا سینارێکی ئاوا گاڵتەجارە نەیشیان توانی یەک کەس کەرکەن بەڕاستی باشە تا بەڵام لە یەکەم هەنگاو کوێسە لە بیرمی خۆشەویستان کە سینارەکە بڵاو نەبووە کابرای کومبار ئەرە وەڵا کابرای کومباری خێلەخوارن هێنا وەڵا کاکە ئەمە ویستی ترۆری بکە لەو کاتەوە ئاجزانی ئارام ئەحمەد کە سینارەکەیان بەڕێ خست بۆ خوایە ئەوەندەشینە جڵ لێ دراوە بە ئەو سیناروێ لە سلێمانی من ئاگەندە بکات ئەمەنیان گەنجەکان ئەمەنیان جڵ لێیاوە ئەمەنیان جڵ لێیاوە ئەیتر نییە ئاوانە دایانە دەڕی خۆشەویستانی ئارام ئەحمەد چونکە کەسی کەر نەیەکرد بەڕاستی گاڵتەجارەکانەوە بووم باشە ئەگەر سیناریۆ ئەوە بەقەوەت بوو ئەی بۆ دادگایی ناکەن ئەگەر سیناریۆ ئەوە بەقەوەت بوو لاوی ویستی ترۆتانکە باشە ئای لاهوری شێخجەنگی کورە لە لەندەن بینیم پێم و دانیشتم کورە کاکە پاڤڵ و قوبات ئاوانێکێتی ئەمەیە ئەوەیە کورە ئەو کوژن ئەمن کەسین کاکە ئارەمجیان ئاخرەوانە ئامۆزامن و ئەوە ئەمن و کورە تۆ بۆ ئامۆزایەکی بابان باسی قابیل و هابیلم بۆ کرد بە قورئان کورەوتم با بە قابیل و هابیل وای کرد بە قوربانە بم مێژووی براکوژی ئەگەڕێتەوە بۆ نازانم هەزاران هەزار ساڵ بەر لە ئێستا باش نییە پاشاکان کوڕی ئەمی کوشتووە کوڕی خۆی بۆ کوڕەکەی تری باوکی خۆی کوشۆ لە بەر دەسەڵات کاکە گیان باسی چیم بۆکەی هیچ ئەوە ئاوایان بەرامبەرکەی بەڕاستی ئەرە وەڵا ئەچی لەو کاتۆ لە زیندان دایان ناون اینجا ئەوەشی خۆشە پاڤڵ تاڵەبانی هەر لە خۆ هەڵەسێ بەیانی لە خەو ئەوە نیە کە بەیان جەوەکەی مرتاحە و سێکسی باشی کردو و ڕای بۆ دۆ ئەلم بابەتانە تەلەفۆنێکەکە بۆ بەڕێوەبەری ئاسایشی گشتی یا بۆ دەژەترۆر و یا بۆ نەفرناویشی دەستگای زانیاری ئەڵێ ئەمڕۆ 5 فت ئازادیان کرد ڕۆژێکی تە هەڵەسێ لە خەوەڵێ ئەمڕۆ 15 فت ئازادیان کرد هەر لە خۆیەوە بەیانیشکی هەڵەسێ ئەمڕۆ 11 فت ئازادیان کرد هەر لە خۆوە باشە کاکەجیان کەسیش ناڵێ ئەرێکاشی خۆم خۆ ئێوە بەمانەتانەوە ئەمانە ترۆریستن ئەمانە بیسویانە بمکوژن باشە دادگایان نەبینیوە یاسایان نەبینیوە چۆن تۆ لە خۆ هەمیان ئازادەکەی ئەرێەوە تۆ تەواوی کاکە پاڤڵ هەبای تۆ چەند تەختە نوقسانە پاڤڵ تاڵەبانی تۆ بەڕاستی تەواوی ها چۆن شتیوە ئەبێ ئەمە هەمان مەسەلەی پارتیە پارتی کەمالهینی گرتم بوو کەمالی سێقادر وەڵا بردێ بەدەم دادگا هەر لە خۆوەتی 40 ساڵ حکم 40 ساڵ بۆ دووسێ نووسین ئەوەی کەمالی سێقار وەڵا وتمان جا باشە کاکە لە پاڵتاکە دەستم کرد بەبێنەوە بەرە 40 ساڵ چۆن و شی ئەم بابەتانە وەڵا 5 ڕۆژی پێش و سێرەکەم وتی وەڵا کەمال ئازاد کرا تو شەرەف ئەوە دادگایە عەزیزانی ئارام ئەحمەد ها ئەگەر بڵێ ئەو دادگایە هین خۆرە تخواوانیە بەڕاستی معقولە تۆ دادوەربی کابرا بێتە بەردەستێ بڵێ 40 ساڵ ئەمە حکم درا دوای دەڕۆژ بڵێ وەڵا بڕۆبوون بۆ نەمسا تۆ حکمەکەوتەوە بوو هەتوای دەڕۆژ کورە ئێوە یەکێتی و پارتی کاکە ئێوە چین ئەی هاوار جا پاڤڵیش هەر دەقەنادەقەی هەڵەسی ئەمانە بۆ ماڵەوە ئەمانە فت ئەمانە ئەی کوا یاساکەت کوا دادوەرەکەت چۆن لە خۆتۆم کارانەکەی کاک زۆر سێرە وەڵی من کەسانی ویسبیتیان ترۆرم کەن هەر لە خۆ ناڵم بڕۆنەوە بۆ ماڵەوە زەحمە نەبێ شیوانیە کاکی جێ باش ئێس ئازیزانی ئارام با یەک ڕاستی پێتان بڵێم سەرانی یەکێتی پێتان ناخۆش نەبێت ئێستا پاڤڵ وای کردووە جا من قسەکانم ئەزانین چۆنم قسەقانم حەقە بۆیە ڕقە بۆیە هەمووشی پێی ناخۆشە بەڕاستی قەسەم بخەوە لە ناو سەرانی ئەویشێتیە یەک پیاوی مرد و بە شەرەف و بە ئابڕوویتیانە کۆمەلێ مڵشۆڕیتایە بۆ پارۆ بەس قەسەم بەو خوایە ئەو پاڤڵ تاڵەبانیە بژنی کامەیانی بوێ ئەتوانێت بە ئارەزی خۆی چی لە بەرامبەر بکە یەک پیاویان نییە قسە بکات مەگەر بە جیۆ ڕاکەن ئەمە حەقە دەگەیتی ئێستا کەسێکا بە ئەندامی مەکتەبی سیاسی کاتێکە زانین دوو ڕۆژی کە بێ بە فەڕاش ئەمە تۆ ئەندامیشتێکە دایەتی بخوا بگرێ ئێستا بۆ پاسەوانی یا فەڕاشی کوڵەوەڵا چی بکەم کە کاک پاڤڵ دەری کردم ئای ڕسوای تڕۆ باشە کاکەجە ئێستا پاڤڵ تاڵەبانی ئەگەر من کا بە ئەندامی مەکتەبی سیاسی من ناوێرم بیکەم بەڕاستی چونکە بۆ هەفتەیەکە دوای هەفتەیەک هەڵێ بەخوا تۆ بڕۆ بۆ ماڵە تۆ بە عەمەلی مەکتەب سیاسی نایی بڕۆ بۆ خۆ پاسەوان بە یا بڕۆ بۆ خۆت لە بەردەم شوێنەکە شووتی فرۆشە چلەی هاوینان حیزبە یا بەڕەوڵاخانەیە بەڕاستی ئایلەوە ئەوایە بۆیە وەکو وتم من بۆ مۆزوع نییە بەڕاستی
لاهوری شێرجەنگی ئازاد دەکرێت ئازاد ناکرێت پێم خۆش ئازادکرێت بەڵام بەڕاستی بۆم شتێکی عجیب نیە چونکە ئەمەش ژیانە دەڕاستیە ئەمەش ژیانە جا ئازادیانەکای ئەدەنەکە کەیفی خۆیدی بەڵام میم وەیە ئەو تاوانەی کە پاڤڵ تەغڵەبانی و سەرانی یەکێتی دەباشان کردیان دەرهەق بە دەباشان چۆتە ناو مێژووەوە تازە لاهور ئەوان ئازاد کرێن ئازاد نەکرێن ببێتەوە بەیشێتی نەبێتەوە بەیشێتی واز بێنێ لە زیندانە خوانە خواسە بمرێ هەرچێکی لێبێ ئەم تاوانە چووە ناو مێژووەوە تەواو بۆ هەتا بەخەتی گەورە لە مێژووی پاڤڵ تاڵەبانی و قوبا تاڵەبانیان نووسراوە کە چ تاوانێکیان دەرق بە خەڵک کردووە اینجا ئازیزان مرۆڤ دوجار هەر ئەمرێ تۆ دیقەت بدن خۆتان بیرکەنەوە ئەو کەسانی کە لە ساڵی 1970 بیسا مردوون لەگەڵ ئەوانەی کە لە ساڵی 1950 مردوون چ جیاوازێکیانێ ئێستا بۆ ئێمە کە سەیریان نەکەین هیچ جیاوازێکیان نییە تەنها کاتێکی کەمیش 30 ساڵ 20 ساڵ بوون لە 30 ساڵ زیاتر نەبووە لاقەدا بینەکەیان باشە هێنی مەوداکیان هەر ئەم ساڵانەیە کە هیچ نییە لاقەدا بۆیە ئیتر ئەم مردن و زیندانێت لە نەفرتی ناوێ بەڕاستی کوڕوزانەوە و لاڵانەوەی ناوێ کاکەجیان باشە هەتا ئێوەتر لە نەفرتێکی تەمەنە درێژ نابێتەوە وەڵڵاهی من لاوری شەرجەنگی بم بەزە بمکەندە ناسمە دەرەوە ئەڵێم ئەبێ بۆم پسەر بین لە کوێ میسم تۆ کوش بۆ درۆکی زەحمە نەبێت هەر ئازادم کە ناسمە دەرەوە بەڕاستی ئەبێ پاڤڵ تاڵەبانی بیزانیم وەڵڵاهی پاڤڵ تاڵەبانی من بەش بە حاڵی خۆم بۆ ئەوانەی کە ئازادی کردوون ئەوە مەمنون نیم بەڕاستی ئەوە مەمنون نیم سپاسیش ناکەم باش نییە بەڕاستی سپاسیش ناکەم چکە بۆ لە بەرۆی ئەو کەڵەگای تۆ کردوتە هیچ کەسێک نایکە هەر لە خۆتە چووی پەلاماری شوێنێک داوە لەبەر ڕقە لە داور بووە کۆمەڵی خەڵکی کردووە مێشکە بە پیاوەتی ئاساس ئەوە کردووە پیاوەتی گاوتە تاوانێک کردووە کاکەجان تۆ بە ناحەق تاوانێک کردووە کۆمەڵی خەڵکی زیندانەوە ئەگەر ئازادیشیان کە بەیانی هیچ پیاوەتێکی تیان نییە بەڕاستی ئاسڵەن تۆ ئەگەر تۆزێ ئینسانتی تیاما بێ ئەبێ لاهور و هەمووی ئازای کردن بێ کاکە من داوای لێبوردنەکەم بەڕاستی خەجاڵەتم ئەو کاری کردم کارێکی زۆر خراپ و لێم ببورن ئەبێ وا بڵێ بەڕاستی ئەگەر ئازایەتی تێبێ ئەگەر نێژی بێ ئەو هەر لەسەر ئیشی خۆی ئەڕێ هەتا ئەو کاتی کە هەیت مشکلی خۆتە بەڕاستی بۆیە ئازیزە من هەویستم ئەو قسانە بکەم کە بە هیچ جۆرێ باوەڕ بە پارتی و یەکێتی نەکەن یەکێتی کە ئێستا باسی شێروانیەکە درۆکە مێدیای پارتی کە باسی لاهور و کەیسەکەی ئەکا مانگرتنەکە ئەوش درۆکە هەردووکیان بۆ بەرژەوەندی خۆیان بە قوربانیەکانەوە بازارگەرمی ئەکەن بۆ لێدان لێتر لەمە بەدە شتێکی تر نییە هەردووکیان درۆکەن قەت باوەڕیان پێ مەکەن ئایزانی ئارام ئەحمەد چونکە کورە کاکە ناوشێ نییە شێوان بازانی کورە تۆ پشتی لاهورشکان ئێستا هاتی بە پێی یاسا ئەی بۆ شێروانی یاسایی نەکرد ئەی بۆ ئەو کاتە قسە نەکرد نێشێوان بازانی ئەو ئێوارەی پەلاماری لارەزادرا نێشێوان بازانی بۆ هەڵنەسەیبی بۆ سێمانی بەهێزێکەوە بڵێ کاکە نابێ ئەو شتە ڕوو بدا مەسوور بازانی جەناب و سەرۆکی حکوومەت بووی لاوری شێخجەنگی ئەندامی ئەنجومەنی ئاسایش بوو بۆ نەهاتی بۆ سێمانی ئارە بوتای من وەکو سەرۆکی حکوومەت قبوڵ ناکەم ها كنا في شال كاتي إيسا فشافش مكان أنا من أم لايفا بكتيبت چەند شەویتر بابەت مێسەر مەسەلەی سلێمانی و ئالم بابەتانە ئەو کچەکە بکە ئاوای لێ هات کۆمەڵی قسە باس کە کراسەر وانە قسەتان بۆ کەم ئازیزان بۆیە کە ئێستا کاتتان زۆر ناگرم بەسە چونکە بابەتەکانی جیا بکەینەوە اینجا یەک مەلەفم بۆ هاتووە لەسەر هەندێک دادوەر کە یەخوا دەستەکەی خۆش بێ کچ هەیە دوو دەفتەری لەسەندووە دادوەریش هەمووتە لە ئیناسن چووە دگلدانی کردووە کچەکە ڤیدۆشی لێ گرتووە وڵا ئێستا دای دوو دەفتەری لێکە پارەکەی لێ سندووە دگلدانێک ئەوەڵا ئێوە قوربانتان بم ئێوە تۆ ئەبێ ئاقڵ بن ئاقڵبانە سیادی خێتان کەم ئەم سەردەما متمانە نەماوە ئەگەر ژنێ شتێ ها بۆلاتان بڵێ نابێ مۆبایلی پێ بێت نابێ ئەمە بەسەرەوە بێ ئەمە چیە لە قژوشت ژنان نابێ بەسەرەوە بێت نابێ لوتوان لە لوتا بێ نابێ مسلێ دەسا بێت نابێ گوارە لە گوێ بێت نابێ قۆپچە و قۆپچکاسوسەکانی قۆپچە پێوە بێت نابێ هیچی پێوە بەڕاستی بەڕوت و قوتی بێ ئەگەر ئاوانە بێ سیقەن نەماوە کاکە کورە ئاقڵ بن ئەی هاوە کورە عەزیزان شەو کە لە ماڵەوە ئەخەون لەگەڵ ژنەکانتانها یەک شەڕواڵ لە پێکەن و ئەوە بەنەخوێنی لێ بەسن دوودوو بەنە گرێکیۆرەی لێبن ها نەوەکو سەدفە شەو ڕسمەتان لێ بەگەندانێن ئەگەر شەڕتان دروس بێنێ بۆتان بڵاوکەنەوە ئاقڵ بن پیاوەکان ئەم سەردەمە وایە کاکە بەدەست کەس نییە کەس نەڵێ وەڵا سیقەیە و ئەمە ژنمێ و ئەلبەتە ڕەنگە ژنەکەی خۆوە لەگەڵ کاکەشە ژنەکەی خۆوە لەگەڵاکە بە قوربانە مخابرێت من ئەوەم بیستووە ئاگام لێ بەڕاستی مەلەفەکەشی لەلام هەیە
بەخوا پیاگە خۆی بینادم وەڵڵی وەبیللای ژنەکەی خۆی ڤیدۆی لێگرتبوو لە دواییە وتبێ ئەبێ پارەم بێتێکە لێک جیابوونەوە بە 2 دەفتە سڵحیان کرد بەخوا ناوەکەشی نابم لە سلێمانی خۆر بەسەرە ڤیدۆکەشم هەر لاماوە خواوەکیل بێ بەخوا قەسەم باشە کاکە لەبەرەوە بە هەموو پیاوەکانیش ئەڵێم شەوکە ئەخەون ئاگادار بن جووی نووسنەکەتان تێگەی کاکە شەڕوال لە پێکەن باشە اینجا گرێکچۆرەی لێبن گرێکچۆرەی وای لێن بەیانی بەدان بیکەنەوە کەسن بۆ تەوالێت بۆ میزکردن نەما چقە نەما کەسی ئەم حاکمە لەگەڵ ئەو شێرکۆی کێ ئەمە ئێستا بۆ بە مەسوولی مەڵبەندی سلێمانی کەلاریەکە وڵا کاکە کەوتە ناو ئەم یاریانەوە بۆ خۆی مەلەفەکاتەوە بۆ ئارام ئەحمەد لەم ڕۆژانە بۆتان باسەکە هەر هەمووی تێگەی کاکە ژیان ئەوە قڕکەن بەسەری خۆمانە ئەوە داڕندەی خوا فسەن بێت قسەم نەما